هاوڵاتیانی ئازیز، بە پێی ئەرکی دەستوریم یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقم پەسەند کرد. ئەوەش بە هیوای سازدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و دوور لە ساختەکاری و دزینی دەنگی ڕەوای خەڵک. کۆمەڵێ ڕەخنە و تێبینی لەسەر ئەم یاسایە هەن و بێگومان دڵخوازی هەمووان نییە، بەڵام سەرەتایەکی گرنگە بۆ چاکسازی و گۆڕانکاری و دەستەبەرکردنی بەشداری ڕازگۆیانەی خەڵک لە پرۆسەی سیاسیدا. ئێستاش دوای پەسەندکردنی ئەم یاسایە دەستگا پەیوەندیدارەکانی دەوڵەت دەبێ پێویستیەکانی ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد فراهەم بکەن، لەوانەش تۆماری بایۆمەتری و دەستەبەرکردنی هاوکاری و هەماهەنگی کاریگەر لە نێوان نەتەوە یەکگرتووەکان و کۆمیسیۆنی هەڵبژاردن بۆ چاودێری و سەرپەرشتیکردنی پرۆسەی هەڵبژاردن و ڕێگرتن لە یاریکردن بە دەنگی خەڵک.